Valla یەکێک لە مافەکانی مناڵکە لە ڕێکەوتناوی مافەکانی مناڵدا نابێت تا تەمەنی 15 ساڵان کار بە مناڵ بکرێت. ئەگەر بێت و 7 ساڵە 9 ساڵە 10 ساڵ لەگەڵ دایک و باوکیان لە دوکانێکا لە شوێنێکا لە نزیک ئەوان چاودێری ئەوە لەمە زۆر مەترسینە. بەڵام بۆی کە ئێستا لە ترافیک لایتەکان هەیە لەناو بازاڕ هەیە هەر لاگافرۆشە بۆ یاخەکە لە مەنطقەی سەناعیە لەناو فیتەرایشی قورسەکە ئەمانە زیانەکانی چییە؟ یەکەم تەمەنی مناڵ تەمەنێکی ناسکە مێشکی لە سەرەتای گەشەکە دنیایەتی. کاتێک کە ئیشەکە وردە وردە کاریگەری لەسەر گەشەیە بێت لە خوێندن دوایە. زۆر لەو ئیشانە قورسە کاریگەری زۆر خراپی لەسەر تەندروستیان دەبێت. جاری وا بڕبڕەی پشتیان هەمووی فەقەریان سەحەتیان خواردنیان خراپە زۆر جار بە پیسی لە فێ شتێکە خوارد ئەمانە دوایەوە بۆ هەندێک شوێنە چن مەسەن شوێنی باڵ و مەشروب خواردنەوە و ژێر زەمین و ناو فیتەر و چوارڕێیان و هەروە بەشەرەیە ئەمانە زۆر جار ماڵەڵی توێژینەوەیەکمان کرد لە هەولێر و دوهۆی زۆر جارەوەی لێمان دێن سیارەکەش دێنەوە سەرمان پیامان ناجێشن سوکایەتیمان پێ دەکات کە ئەو بێن باخە ئیهانەیەکە ئەوەی ئیشی لەگەڵاکە پیاچەشێ هەموو ئەمانە کاریگەری زۆر زۆر خراپی لەسەر باری دەرونیان زۆر جار کارەوەسێ حاقی دەبن تەمەنەکەشیان بچوو هەندێک شوێنەچن لەوانەیە بەرەو لادانیان بەرن تعدایان لێ بکەن ئەمانە بەتەرسی زۆریان هەیە کاتێ مناڵ ئەچێتە سەر جادە ئەو توێژینەوەی ئێمە کردومان ئەو توێژینەوانی لە هەموو دنیا کراوە ئەڵێ مەترسی هەیە دوای سەر جادە ئەڕۆ بۆ سجن چونکە تووشی خلاف و لادانە لێ تووشی کێشا لە برادەری خلاف بێ خەڵەتێنن کەسانێکن بڕبوات هەبێ ئێمە لە ئەنجام توێژینەوەکە ئافرەت هەیە مناڵی جوان هەیە خەڵ ئافرەتەکە تەخەلف عەقلی هەیە نەخۆشی دەبێت تعدیل جنسیان لێبێتەوە لەبەرەوە ئەم مناڵە زۆر جار کێشەی بۆ دروستەکە چێتوری لە چاودێری لێک بۆچۆ اینجا لەناو ئەو دەنگەدەن و ژاوە ئەو مەشاکیلە هی ئەو نییە ژینگەی ئەو نییە ژینگەی و قوتابخانە خوێندنگا و شوێنە پەروەردەیەکانە ئەو خێزانانە ئەبێ پلانیان هەبێت کە ناتوانێت دوو مناڵی پێ بەخێو بکرێ بە مناڵ دەبێت کە ناتوانێت چواری پێ بەخێو بکرێ بە سیان دەبێت تۆ کابراایەکی بکات خۆی زان عەقولت لە مناڵی خستۆتەوە نەوتێکی ناردووە بۆ مەڵتەقەیەکی ناردووە بۆ مەڵتەخۆشی لە ماڵە باڵیاوەتەوە ئەبێ یەکەم خێزان دوو ئەبێ حکوومەت لە ڕێگەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە لە ڕێگەی چاودێری کۆمەڵایەتیەوەوانێت کاتێک کە ئەبینێ خێزانی مناڵەکانی بەڕەڵا کردو ئەم مناڵانە لەسەر ئەم جادەیە بمێننەوە ئەبن بە مەزدەر و سەرچاوەی خەتەر بۆ کۆمەڵگا ئەوە ئەبێ حکوومەت و وڵاتانی دنیا لە ڕێی چاودێری کۆمەڵایەتیەوە بە خێویان بکات و لە دایک و باوکان نەچێنن